ئەڵمانیا وەک یەکێک لە کاریگەرترین وڵاتانی ئەوروپا و یەکێک لە وڵاتانەی زۆرترین ژمارەی پەنابەر لە وڵاتە جیاجیەکانی جیهان ڕووی تێکردووە، ڕوبەڕووی دیاردەیەکی نوێ دەبێتەوە، ئەویش گۆڕینی شوناسی ئاینی بەشێک لە پەنابەرانە بۆ مەسیحیەت. وەک سەرچاوە نێوخۆیەکانی ئەڵمانیاش باسی لێوە دەکەن، هۆکاری سەرەکی بوون بە مەسیحی و گۆڕینی شوناسی ئاینی لای پەنابەران بۆ ئاسانکردنی پرۆسەی مافی پەنابەرێتی دەگێڕنەوە. بەپێی ئەو ئامارانەی ڕێکخراوەکانی سەر بە نەتەوەیەگرتوەکان و ڕێکخراوەکانی تایبەت بە پەنابەران بڵایان کردوێتەوە، لە ساڵی 2015دا ژمارەی ئەو کەسانەی لە ئەڵمانیا داوای مافی پەنابەرێتیان کردووە گەیشتووەتە 408,000 کەس و زۆرینەی ئەو کەسانش کە ڕوویان لە ئەڵمانیا کردووە خەڵکی وڵاتانی عەرەبی و ئەفغانی و ئێرانی. دیاردەی گۆڕینی شوناسی ئاینی ئەو کاتە زیاتر زەق بووەوە کاتێک لە ساڵی 2008 دوو پەنابەری ئێرانی لەسەر دەستی قەشە گۆتفرێد مارتنز مەسیحی بوونی خۆیان ڕاگەیاند. لەو بەروارەش بەدواوە بە پێی وتەی بەرپرسانی کەنیسەی مارتنز ژمارەی ئەو پەنابەرانەی شوناسی ئاینی خۆیان بۆ مەسیحیەت گۆڕیوە گەیشتووەتە 1200 کەس و بەو هۆیەشەوە ناچار بوون ڕێو ڕەسمە ئاینەکانی کەنیسەکەیان بە هەردوو زمانی ئەڵمانی و فارسی پێشکەش بکەن. گۆتفرێد مارتنز یەکێکە لەو قەشە مەسیحیانەی کە زۆرترین ئەو پەنابەرانەی شوناسی ئاینی خۆیان گۆڕیوە لە سەردەستی ئەودا بوون بە مەسیحی. لەبارەی دیاردەی خۆ بە مەسیحیکردنی بەشێک لە پەنابەرانەوە دەڵێت ژمارەی ئەو پەنابەرانەی لە پێناو وەرگرتنی مافی پەنابەرێتی شوناسی ئاینی خۆیان دەگۆڕن لە زیادبوونێکی بەرچاودایە، بە شێوەیە کە ناچاربوون بیر لە دروستکردنی کەنیسەیەکی نوێ بکەنەوە تا بتوانن پێشوازی لەو کەسانە بکەن کە شوناسی ئاینی خۆیان لە ئاینەکانی دیکەوە بۆ مەسیحیەت دەگۆڕن. I know that sometimes people also come here because their hope is that they will be granted asylum. مارتنز باز لەوەش دەکات ئەو کەسانەی کە شوناسی خۆیان دەگۆڕن زیاتر بە زمانی فارسی و بەشێکیش لەوانە بە زمانە جیاوازەکانی دیکە قسە دەکەن. با بڕای ئەو قەشە ئەڵمانیەش هۆکاری سەرەکی پەرەسەندنی ئەو دیاردەیە بۆ زۆربوونی خواست لەسەر وەرگرتنی مافی پەنابەرێتی لە ئەڵمانیا دەگەڕێتەوە. پەرەسەندنی دیاردەی گۆڕینی شوناسی ئاینی لە نێو پەنابەرانی ئەڵمانیا لە کاتێکدا بەشێک لە سەرچاوەکانی ڕاگەیاندن ئەویان ئاشکرا کردووە ڕێکخراوە تەبشیریەکانی مەسیحیەت بە چڕی کار لەسەر پەنابەران و کەمپەکانی پەنابەران دەکەن و بەڵێنی ئەوە بە نیشتەجێبوانی کەمپەکان دەدەن کە لەگەڵ گۆڕینی شوناسی ئاینیان بۆ مەسیحیەت چانسی مانەوە لە ئەڵمانیا و وەرگرتنی مافی نیشتەجێبوون و مانەوەیان لەو وڵاتە بۆ گەرەنتی دەکرێت.